اليوم المعرض الثامن للطاقة في العراق. ئەم پێشانگایە هەشتمین پێشانگای وەرزیە کە لە عێراقا بەڕێوە دەچێ و بەشداریکردنی کۆمەڵێ لە گەورە کۆمپانیەکانی ناوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتی وەک GA و ئەسادۆ و کۆمپانیا گەورەکانی دیکە لەم بوارەیە کاریان کردووە. هەروەها کۆمپانیای تریشەیە کە لە بەرەمهێنان و بنیادنانی بواری وزەدا کاریان کردو و بەشدارن. ئەمڕۆ بوونی چڕی کاربۆن لە عێراق یەکێکە لە بەرزترینەکانی ئاستی جیهان. شیکاری ئێمە لە دەرەوە ئەوە ئەخاتە ڕوو کە لە چرکەیەک لە دەوروبەری 850 گرام بۆ هەر کیلۆوایتێک لە کاتژمێرێکدا. جگە لە چارەسەرانەی کە لە عێراقا دەتوانین لە داهاتووە بڵاوی بکەینەوە لەوانەیە گرنگترین جیاکردنەوەی هایدرۆژین و کاربۆن بەشێکی تر بێ لە کارەکانمان. ئەمەش بۆ ئەوەی بێتە هۆی داهاتوویەکی باشتر و ئەو ڕێژە گازانەی کە زیانیان هەیە کەم بێتەوە. أعجبت بالشركات المساهمة في هذا المعرض بما تملكه من إمكانيات. سەرسام بووم بە توانە پێشکەوتەکانی کۆمپانیاکان کە بەشداریان کردبوو. هیوادارم ئەمە یارمەتی دەرێک بێت لە پەرەپێدانی بواری وزەی پاک و سوودبەخش بۆ عێراق، چونکە دەزانین عێراق دەتوانێت وزەی پاک بەرەمبێنێت و بتوانێت سوود لە تیشکی خۆری ژوەر بگرێت.